ئەوڕۆ خۆشحاڵین لە شاری هەولێر کارێکی دیکە بە ئامانجی بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی و ژینگە پارێزی لە شاری هەولێر و لە شوێنێکیش کە نەخۆشخانەی میهرەبانیە بەردی بناغەی دروستکردنی پارکێک دادەنرێتن کە ڕووبەری پارکەکە 4000 مەترە و زەویەکە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە لە بۆ ئەو بابەتە تەرخان کراوە. من دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستافی نەخۆشخانەی میهرەبانی دەکەین و هەروە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی باخچە و پارکەکانی هەولێر و بەڕێوەبەرایەتی شارەوانی پێنجی هەولێر دەکەین لە چوارچێوەی ئەو ئاسانکاریانەی پێشکەشیان کردیە ئەوڕۆ بەردی بناغەی ئەو پارکە دادەنرێت بە ئومێدی ئەوەی هەم ببێتە بەشێکی دیکە لە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی لە شارەکەمان و لە گەڕەکەکەش و هەروەها بەشێکی دیکە لە خزمەتگوزاری بیتن پێشکەش بە خەڵکی سنوورەکە و هەروەها نەخۆشانی نەخۆشخانەی میهرەبانی و یاوەرانی نەخۆش بکاتن کە بێشک لە ڕووی دەرونیەوە یاوەری نەخۆش گەلێک جار لە نەخۆش ماندیتر و هیلاکترە. کاتێک ئەو بیرۆکەیە هەبوو بەڕێز دکتۆر شینە و بەڕێزان لە بۆردی نەخۆشخانەی میهرەبانی سەردانی ئێمەیان کرد، ئێمە بەپەسند بانزانی پێمان باش بوو کارێکی وا بکەین هەرچی ئاسانکاریە پێشکەشمان کردن چکە بێشک دیسان تاکید دەکەمەوە لە بۆ شوێنی پشودانی یاوەرانی نەخۆش و لە بۆ ئەو ڕەخساندنی بابەتی ئاسایی دەرونیەوە کە کارێکی باش دەبێتن ئەو پارکە دەکەوێتە خزمەتیان